لە پاکستان مریشکەکانیان کولە دەخۆن لە میانەی هەڵمەتێکی گەورەدا بۆ بنمەڕکردن و لە ناوبردنی شەپۆلی ئەو کولە و مێروانەی کە بوونەتە هەڕەشە بۆ سەر بەروبوومی کوشتوکاڵی و خۆراک لەم وڵاتە هەژارەدا پاکستانەکان هەڵمەتێکیان دەست پێ کردووە بۆ کۆکردنەوەیان. سەرۆکوەزیرانی ئەو وڵاتە ڕەزامەندی خۆی نیشان داوە لەسەر پلانی بەرفراوانکردنی پرۆژەکە لە هەرێمی بنجاب. لە پای کۆکردنەوەی کولەکان گوندنشینەکان بڕێک پارەیان دەست دەکەوێت هەڵدەسن بە کۆکردنەوەیان و وشکردنەوە و پارچە پارچەکردن و تێکەڵکردنی بە علەفی پەلەوەرەکان. لە ئێستادا جوتیارەکان سەرقاڵی بەڕەنگاربوونەوەی خراپترین قەیرانی کولەبارینن کە 25 ساڵەشتی ئاوەها ڕووی نەداوە کە بووە هۆی لە ناوبردنی تەواوی بەروبوومی کوشتوکاڵی لە ناو دڵی چەڵگە کوشتوکاڵەکانی پاکستاندا. بەناچاریش خەڵک بۆ بەرەنگاربوونەوەی ئەو دۆخە بەرگری دەکەن و بڕێک داهاتیشان دەست دەکەوێت. کاربەدەستێک لە وەزارەتی خۆراکی پاکستانی محەممەد خوشید و شارەزای بواری تەکنۆلۆژیای زیندەوەرزانی جەوهەر عەلی لە ئامادەکردنی پرۆگرامێکدان بە پشبەستن بەو کۆشانەی یەمەن ئەو وڵاتی کە جەنگ لەبەر یەکی هەڵوەشاندووە لە نێو ئەو برسێتی و قات و قڕەی وڵاتی یەمەندا کاربەدەستان خەڵک هان دەدەن کولە بخۆن لەبەرەوەی خواردنێکی دەوڵەمەندە بە پرۆتین. محەممەد خوشید دەڵێت دەبێت خەڵکە خۆجیەکان فێری چۆنێتی ڕاوکردنی کولە ببن. بۆ هەر کیلۆگرامێک کولە کاربەدەستان 20 ڕۆپیان داناوە واتە تەنها 12 سنت. بەناچاری گوندنشینەکان بە درێژایی شەو سەرقاڵی کۆکردنەوەی کولەن. یەکێک لە جوتیارەکان کە هەموو بەروبوومەکەی ئەم ساڵی لەدەستداوە دەڵێت بە یەک جار کۆکردنەوەی کولە توانیوێتی 1600 ڕۆپیەی دەست بکەوێت کە دەکاتە تەنها $10. ئەم پرۆگرامە بۆ ماوەیەک وەستێنرا بەڵام دوای چەند ڕۆژێک دەستی پێکردوێتەوە و خەڵکێکی زۆر بەشداری لەم پرۆژەیەدا دەکەن پاژەوەی توانرا 20 تەن کولە بە یەک جار کۆبکەنەوە. وەزارەتەکە خۆی ئامادە دەکات بۆ بەرفراوانکردنی پرۆژەکە.